بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک گەیشتوینەوە لە ئاڵخەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە. بەڕێزان، میوانی ئەمەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز کاک محەممەدی خاچی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و هەڵسوراوی سیاسیە. بەو هیوایی کە کاتستاتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەماندا بەسەر بن فەرمونون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک حەمەدیان بەخێر بێت، زۆر سپاس دەکەم لەوەی کە داوەتی ئێمەت قبول کرد و ئیفتخارت پێدانە بەرنامەکەماندا بەشداری. سڵاوت عەرز دەکەم، زۆر سپاس کاکەریم گیان. سڵاوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێز بۆ هەروەها بۆ هاوکارانی عەزیزتان. زۆر سپاس بۆ بەڕێزشتان. یا ڕەواڵی بەرنامەکەمان وایە پێم خۆش سەرتا بێگومان دیارە کەسایەتی تۆ و چێرەی تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بە تایبەت مخاتبینی خۆت حتمەن ئاشنایە بۆ دلیلەکە تۆ چێهرەیەک بووی لە ڕادیۆ دیالۆگەوە زۆر دەرکەوتووی. بەڵام هەر ڕەواڵی بەرنامەکەمەوە وایە کە سەرەتا بیۆگرافیی کورتی خۆت باس بکەی و دواتر پرسیارەکانمان لەسەر. من خەڵکی شاری سەقزم، لە بنەماڵەیەکی نسبەتەن سیاسی و فەرهەنگی لەدایک بووم. سێ برا و سێ خۆش بووین. لە تەریقی باوکمەوە لەگەڵ ئەدەبیات و بڕێک سیاست ئاشنا بووم. مامەیەکم بوو دەبیر بوو، دەبیری ئیخراجی بوو، پێشتر لەگەڵ حیزبی توودە کاری کردبوو. ئەو دەورێکی زۆری بوو لەگەڵ ئاشنابوونی ئێمە لەگەڵ سیاست، کتێبخانەیەکی زۆر گەورەی بوو. دواتریش لە تەریقی معلیمەکانمان و دەبیرەکانمان ئێمە شانسی ئەوەمان بوو سریە مامۆستایی زۆر زۆر بە نرخ و بەڕێزمان بێەوەوانە کە ئەوانە زۆر هاندەری ئێمە بوون بۆ کتێب خوێندنەوە و بۆ ئاشنابوون لەگەڵ سیاسەتە. هەر بەهۆی بنەماڵەوە من زوو لەگەڵ سیاست ئاشنا بووم، لەگەڵ کتێب خوێندنەوە و لەگەڵ دنیای چەپ و ئەدەبیات. ئەو دوانە لە 16 ساڵ و نیو 17 ساڵ جاری هەوڵگیرام، 2 مانگ لە زیندانە بووم، چون بە 18 ساڵ نەبووم بەردرام. دواتریش لە ساڵی 54 گیراین لەگەڵ جەمعی لە ڕفێقەکانمانە لە تاران. من بە 12 ساڵ زیندان مەحکوم بووم، 3 ساڵ زیندان بووم، شۆڕش کرا، 9 ساڵم لە زیندان مابوو، هاتمە دەرەوە. لە زیندانە لەگەڵ پەیکار تەماسمان گرت. ئەو ئانە بەخشی میملامی سازمانی مجاهدین بوو، بەخشی مارکسیست لێنینیستی ئەوە. تا ساڵی 58-59 لەگەڵ پەیکار بووم، لە کوردستان کارمە کرد بۆی. پێش لە ئاڵۆزیەکانی ناو پەیکار من چوومە ناو کۆمەڵەوە. باشە، تایرەکانە بەنظرم کافیە بۆیە دەگەڕێینەوە تۆزە بوو پێشتر. زۆرێک لە میوانەکانم باز لەوە دەکەن بەر لە ڕاپەڕین پێشزەمینە و باگراوەندیان بۆ ئاشنابوون یا هاتنە ناو کایی سیاسیەوە باز لە دەورنەخشی مامۆستاکانی ئەو سەردەم، معلیمەکانی ئەو سەردەم دەکەن. بەڕاستی چ دەورێکیان بوو، چ نەخشێکیان بوو کە دواتر دەبێتە ئەوەی کە مشەوەقن بۆ کەسەکان، بۆ خوێندکارەکانیان بۆی کە لەگەڵ پرۆسی سیاسی ئەو دەورە بۆ ئەو کەسانەی کە کاری سیاسیان ئەکرد و پیان خۆش بوو لە ناو خەڵکا کارکەن. معلیمی شغلێک بوو زۆربەی سیاسیەکان لە کوردستانایەوە، لە شوێنەکانی تریشان ڕەنگە من زۆر ئاشنای شوێنەکانی تر نیم، بەڵام بەهۆی مەسەلەن کەسانێکی وەکو عەلی ئەشرەفی دەرویشیان مەسەلەن نووسەری بەناوبانگ کاری معلیمی ئەکرد، مەنوچێری ئاتەشی شاعر کاری معلیمی ئەکرد، سەمەدی بێهرەنگی، بێهروز دێحقانی، ئەوانەی کە نووسەر بوون لەسەر چەپ تەئسیریان بوو. بەشێکیان مەسەلەن مامۆستا بوون لە زانکۆشتا وەکو ئاریان پور، زۆرە ناوەکان وانە. لە کوردستانیشا هەروە بوو بەشێک لەوانەیە کە پیان خۆش بوو لە ناو خەڵکا کارکەن ڕویان کردە معلیمی دێهات. بە تایبەت من بۆ خۆم ساڵێک چووم لە شیلاناوی معلیم بووم پێش لەوەی بێمە ناو کۆمەڵەوەوانەوە. ئەو معلیمە ئەوە کەسانەی کە ئەو شۆڵای معلیمیان هەڵە بژارد حقوقەکەی کەم بوو بە نسبەتی شوێنەکانی تروانە، بەڵام پیان خۆش بوو ئاگاهی و زانست و ئەوانە ببەنە ناو خەڵکەوە و لەلایەکیشەوە عەلەیهی ئەو ئێستەبدادی دەورەی سەڵتەنەتیە خەبات بکەنەوەوانە. چ لە دەبیرستانەکانە چ لە مەدرسەکانە ئەوانە بوون. مەسەڵەن من ئەگەر چەندانە ناوی پرشنگدار ناو ببەم وانە، یەکێکیان کاک یەحیای خاتوونیە. کاک یەحیای خاتوونی
بە خۆشیەوە ئەوانە دەبیری فەلسەفە بوو ئەمن پێم وایە سەر و گردنێ بەڕاستی ئەگەر نێژم چەند سەر و گردن لە زۆربەی معلیمەکان بەرزتر بوو ئەوانە بەهۆی ئەوە فەلسفەی شێ خوێندوە بە تایبەت خەڵکی زۆر ئەناسی لە شار و لە دێ و لە ئەدەبیات و لە فەرهەنگ و لە نەریتی و خەڵقین بوو و ئینسانێکی زۆر خاکی بوو زۆر ئێحساست ناکرد معلیمە فاصلەیە نەبوو لە بینی معلیم و شاگردا دوای کاک حەمەحسەینی کەریمی مەسەلەن کاک حەمەحسەینی کەریمی ئەفسەر وەزیفە بوو هاتۆ بووە دەبیر لە دەبیرستانی ئێمە ئای شیرازی زۆر کەس بوون چێرەهای جۆرا و جۆر کە چەند کەسێک من ناو ئەپارێزم هیوادارم بەخۆشیەوە زیینوو بن لە ئێرانە زندگیەکەنەوەوانە ئەوانە تەسیرێکی یەکجار زۆریان لەسەر ئێمە بوو کتێبیان پێداین قسەیان دەگەڵە کردین ساعتی ئینشا ببووە ساعتێک کە تۆ باسی دەردە کۆمەڵایەتیەکان و باسی ئاوات و ئارەزوەکانت کەیوانە وە بە تایبەت جیان لەوە کە چی قسەیانە کرد نەوعی ژیانی ئەوان مدلێک بوو ڕاستگۆییان سادەگییان پاکی و سەداقەتیان دروستکاریان جێ ڕێز و ئەحترامیان لە ناو خەڵکە معلیمەکان ئێمە دەبیری تریشمان بوو فاصلە زۆر بوو مەسەلەن هەر ئەو ئانە ئەگەر کەسێک لە بیری بێ لە دەبیرستانە نووسرا و فارسی قسە بکەن بە کوردی قسە مەکەن مەسەلەن ئێمە هاوسێمان بوو زۆر پیاوی شەریفیش بوو دەبیری ئێمە بوو من بە کوردی قسەم کردایە بە کوردی جوابی نادام و بەڵام ئەوان بەڕاستی وا نەبوون ینی ژیانیان هەڵسان و دانیشتنیان ئێمەیان فێری نوعێک لە ژیانی دروست کرد زۆر ڕاستە باس شیلاناوی کە شیلاناوی زادگای منە بۆیە حتمما پرسیاری لێ دەکەم لە بیرەوەریەکانی لەوێ بەڵام پێم خۆشە باسی ئەوە بکەین کە ئیشارەت کرد تا بەر لە ڕاپەڕین 3 ساڵ لە زیندان بووی باگراوندی شل لە فکرێتی و سیاسی خۆت باس کرد بەڵام پێم خۆشە بزانم کە چوونە زیندانت بە پێی ڕابطەیە و چالایشیشی زیندوی سیاسی بوو یا تەنیا گومان بوو یا لەگەڵ تەشکیلاتێک وەکو پەیکار ڕاستە و خۆت پەیوەندی نەخێر من لەگەڵ هیچ تەشکیلاتێکانە بووم ئێمە جەمعێک بووین ڕفێق بووین کتێبمانە خوێندەوە لە دەورەی شا کتێب خوێندەوە جورم بوو یعنی حتا کتێبخانە عمومیەکان لە زۆر جێ کتێبیان وەکو تەڵەدانە ئەگەر تۆ بچی مەسەلە نەڵێم کتێبایەکی زۆر سادە ئسپارتاکوست هەڵگرتایە پیان وا بووەوە تۆ چەپیت و ئەوانە ئێمە فقط و فقط لەسەر کتێب خوێندنەوە گیراینوانە ئەو ژمارەکە گیراینوانە بەڵام لە زیندانە لەگەڵ پەیکارا من ئاشنا بووموانە ئێمە هیچ کارێک غیرە کتێب خوێندنەوە و چوونە ناو خەڵک و قسەکردن و ئەوانەی کە لە کتێبەکان بوو شعرێک بخوێنینەوە دەستخەتێک هەڵبگرینەوەوانە چونەوانە کتێب زۆر کەم بوو و ئەو کتێبانەیش کە بوو بە ئاسانی لە شارێکی چکۆلەی وەکو سەقز گیر ناکەوت ڕەنگە لە تارانشتایە بۆیە دانیشتجوشتەکان ئەیان هێناوە بەڵام من دوایی کە چووم لە تاران زندگی کەم و لەوێ بژیموانە دەستڕەسیم بە کتێب زۆر زیاتر بوو بە نسبەتی کوردستان بەڵام بەهۆی مامەمەوە و بەهۆی کەسێ دوو کەس کە هەڵسوڕاوی سیاسی بوون کتێبخانەی چاکیان بوو ئێمە بڕێک لەو کتێبانەی ئەو سەردەمە وەکو ئوسولی مەقەدەماتی فەلسەفە وەکو مەسەلەن کتێبی مادەری گورکی ئەوانەی کە ئەو دەورە مەسەلەن ناویان بووانە خەرمەکەس چی وانە هەمسایهای ئەحمەد مەحموود ئێمە ئەوانەمان گیرە هێنا بڕێک لەوانە حتا بڕێک شت کە ئێمە دواتر متوەجە بووین کتێبی بانیە مەسەڵ غەرب زەدەگی ئال ئەحمەد کە ئێستا خوێنیتەوە پڕە لە ئێرتجا ئەو دەوە پێمان وا بوو جوان بووین شتەیەکەوەوانە ئەو کتێبانە کە دواتر لە دەورەی شا بە کتێوی بەرگسپی کە دەرهات لە جەریانی قیامە ئێمە بڕێکمان دەسەکەوت لە هەڵسوڕانی سیاسیە ئێمە بێجگە لە کتێب خوێندنەوە و واقعانیش لە زیندانی شاوا بوو کاکەریم ینی ئەو چەند هزار کەسە بە ئێغراقیان و 7هزار کە زیندانی سیاسی ڕەنگە ئەوجی 4-5 کەس بوو بێ ئەوەی کە من لە زیندانی قەسرا دیم بە چاوی خۆم لە تارانوانە یعنی ئەتوانی بڵێ لەو 100% مەسەن لە سەدی زیندانی سیاسیش 95% لانی کەم 95% یا کتێبیان نووسی بوو مەسەلەن مەحموود دەوڵەتابادی یا سەعید سوڵتانپور یا محسینی ئەڵفایی یا نەسیمی خاکسار یا محەممەد ڕەزای زەمانی ئەوانە لە زیندان بوون کتێبیان نووسی بوو یا کتێبیان خوێندبووە یا کتێبیان منتەشر کردبوو یعنی دەورەی شا
بە پێچەوانەی ئەو تەبلیغاتە ئێستا بۆ یەکە نێژن بەهشتی بەرین بوو لەسەر کتێب خەڵکیان شکنجا کرد لەسەر کتێب خوێندەوە. زۆر ڕاستە. مەسایلی سیاسی وەختێک ئاشنا دەبێت سەرتاکان لەگەڵ پەیکار و دواتر لە دوای هاتنە دەرێ لە زیندان و ساڵی 1970 بە کۆمەڵە پەیوەست دەبی. ئەڵبەتە زۆرێک لەو ڕفیقانەی کە سەردەم لەگەڵ پەیکار بوون بە تایبەت لە کوردستان دواتر بە کۆمەڵە پەیوەست دەبن. پێم خۆشە بزانم هۆکاری ئەوە چی بوو جیاوازی لە شێوەی بیرکردنەوە لە استراتێژ لە بەرنامە سیاسیاندا لە ڕوانگەی بەڕێستانەوە چ بوو یا ئەگەر یەکچوویان هەبوو. من بۆ خۆم وەکو شخص پێم خۆش بوو لە کوردستان کار بکەم. ئێمە لەگەڵ هاوسەری ئەو دەمەمان هەردووکمان بە یەک کۆچوینە لە زندان بوو ئەوی شوانە هەردووکمان بەیەکەوە چوینە ناو پەیکار. دواتریش ئەو بەداخەوە لە دەورەی جمهوری ئیسلامیە ئیعدام کرا فاتمەی خاکساری ئێرانی خاکساری ئەوانە یادی هەزار جار بەخێر بێ. ئێمە جیا ببووینەوە بەرحاڵ ئەو ژیانێکی تازەی دەست پێ کرد بوو لە تاران، بەڵام ئێمە بەیەکۆ گیراین بەیەکۆ چوینە ناو پەیکار تقریبەنیش بەیەکۆ هاتیینە دەرەوە ئەوانە. ئەو لە تاران ماوە من هاتمەوە بۆ کوردستان. دوای ئەوە شەباهەتایەکی یەکجار زۆر بوو لە بینی کۆمەڵە و پەیکارە، هەردوو لا ئەوانە بۆ پۆخەتی سێ ئەناسران، هەردوو لا چەپ بوون، هەردوو لا سوسیالیست بوون، هەردوو لا پڕ بوون لە ئینسانی تێکۆشەر و ئینقلابی و ڕاستگۆ و دڵسۆزی خەڵکو و ئەوانە. بەداخەوە پەیکار چ بە دەلیلی ئەو سەرکوت و ئستبدادە کە لە تاران و لە ئێرانە بوو ئەوانە زەرباتێکی قورسی خوارد، چ کێشەیەکی ئیدۆلۆژیک و سیاسی لە ناویان پێش هات. دواتریش ئێمە دیمان بەو چارە نووسە بەڵام زۆر لەگەڵ لە پەیکار و کۆمەڵە ئەبوایە بایەتنە یەک حزب بە باوەڕی من. شایدیش ئەگەر لەگەڵ کۆمەڵە لەگەڵ پەیکارە یەک نزیک بایەتەوە، ئەمن پێم وایە دەستکەوتی زۆر زیاترە بوو بە دەلیلی ئەوە پەیکار وەڵە سازمانێکی زۆر بانەفوز بوو. دوای سازمانی چریکەکان گەورەترین سازمانی چەپی حزبی توودە لا بەم و چریکی ئەکسەریەت و ئەوانەوە ئینشعابا دەکرا. پەیکار لە زۆر شوێن نفوزی بوو و ئینسانهای زۆر تێکۆشەری لەگەڵ بوو، کەسانێکی زۆر کەڵەکەڵەی لەگەڵ بوو ئەوانە. بەرحاڵ نزیکایەتی و شەباهەتی ئەو دوو هێزە و چارە نووسیان زۆر زۆر بە یەک نزیک بوو. بەخۆشیەوە کۆمەڵە ماوە و توانی هەر بگەشێتەوە و ئەو دەوروی تاریخی و مێژوویەی خۆی لە کوردستان بگێڕێ. بەڵام پەیکار بەهۆی ئستبدادەوە، بەهۆی سەرکوتۆ، بەهۆی جەنایەتی کۆماری ئیسلامی و ئەو هەموو ئیعدامەی کرد لە ڕەهبەرەکانی و ئاڵۆزی دواتر کە پێشات نەیتوانی بمێنێتەوە. باس شیلاناویت کرد. شیلاناوی ئەگەر بیرەوەری لێ باس بکەی حزوری خۆت لێوێ لەو سەردەمەدا چۆن بوو خەڵکەکەی خەڵکێک بووە پەزیرایی معلیمێکی وەک تۆ لێوەکانە چەندە؟ من یەکێ لە شانازیەکانی ژیانم و یەکێ لە خۆشیەکانی ژیانم ئەو ساڵە بوو کە لە شیلاناوی معلیم بووم. دواترش وەکو پێشمەرگە چوومەوە ماوەیەکی کورتووانە بۆ سەردان، بەڵام جارێ دوو جار زۆر نەوەوانە. ئەسا ئەو خەڵکە من لە داستانی کورتیشان نووسیمە، لە مەلا ئەحمەدە، لە مامبایزە، لە هەموو ئەوانە بیرەوەریەکانی ئەو دەورە. خەڵکێکی دڵسۆز، خەڵکێکی تێکۆشەر، خەڵکێکی زەحمەتکێش، خەڵکێکی میهرەبان. بۆ خۆتە زانی شیلاناوی 10 دقیقە 15 دقیقە بە ماشینە توانی نیو سعادە و پڕی بگەیت بەو جادە خراپانە بگەیتە سەقز. خەڵک ئاهاتن مەسەلەن مامبایزوان بە منیانەوە تۆ غەریبیت. هەموو ڕۆژێ هێلکەیانە هێنا، هەموو ڕۆژێ داوەتیانە کردم، هەموو ڕۆژێ من یەکجار لە بیرم نایە لە ماڵی خۆمە دیوێکی تەنها بوو لەوێ نانم خواردووێ. سبح و نیوەڕۆ شەم هاتن بە دواتانە ئەو مناڵانە ئەسڵەن ئەو دڵسۆزیە ئەو میهرەبانیە. یعنی من پێم وا بوو بەجێی باوکو دایکێکە بەجێم هێشتون 50-60 باوکو دایکی تازەم هەیە، بەجێی 3 خۆشک و 2 براکە بەجێم هێشتون 40-50 برا و خۆشکی تازەم هەیەوانە. دڵسۆزیەکەیان میهرەبانیەکەیان ئەسەن خەڵکی کوردستان
ئەوە تابلۆیەکیچ کۆلانی نەبوو واقعەن لە خەڵکی کوردستان کە ئێمە دواتریش لە پێشمەرگایەتیە ئەو خەڵکە دڵسۆزە ئەو خەڵکە میهرەبانە ئەوەی نانی نەبوو لەگەڵ پێشمەرگە ئێ خوارد واقعەن ئەوانش وا بوون یعنی دواتر من بوومە پێشمەرگە بەڵام من هەرو میهرەبانیەی شیلا ناویم لە پێشمەرگایەتیا دی نانی سەرسفرەیان لەگەڵ ئێمە بەشە کرد پێخەفە باشەکەیان بە ئێمەدا خواردنە باشەکەیان بە ئێمەدا ئەمن بە بەشی خۆم هەتا ڕۆژێک بمێنمەوە هەم قەرزاری خەڵکی شیلا ناویم هەم قەرزاری خەڵکی تەواوی ئەو دێهاتم کە پێشمەرگایەتیم تیا کردووە ڕاست کاتێک بە کۆمەڵە پەیوەست دەبی یا پەیوەندی دەکەی بە کۆمەڵەوە دەبیت بە پێشمەرگە تەبیعەتەن ئەو کات ئەولەویەت پێشمەرگایەتی و زەرورەتی ئەوەی کە دەبوو حتمەن کەسانێکی وەک ئێوە ببن بە پێشمەرگە لەو کاتەدا چی بوو بۆ مەسەلەن کاری سیاسی لە ناو شارەکاندا ئەولەویەت نەبوو یان لانی کەم ئەگە بەڵام جەزابیەتی کەمتر لە پێشمەرگایەتی بوو وا دەردەکەوێت ئەو ئانە تازە ئیطلاعات خەریب و خۆیە گرت ئەو ئێمە قسەی ساڵی 1950 دو ساڵ لە کۆماری ئیسلامی چل ساڵ 1 ساڵ پێش لەوە مەسەلەن من شەید عەلی برام جزوی تەشکیلاتی نەهێنی بوو کۆمەڵە بوو کادری کۆمەڵە بوو لە سەقز عەلەنیە بێ ئەینێرن بۆ مەهاباد لە مەهاباد عەلەنیە بێ دوای دێتە پێشمەرگە و دواتریش هێشت بەداخەوە شەهید دەبێ ئێمە نەمانەتوانی لەوە زیاتر ناسرا بووین من مەسەلەن لە مزگەوتی جامعە بۆ خەڵک سوخەنڕانی مەکرد لەو فاسڵە نەتەنها عەلەیهی شا ئەو ماوەکە پێش لەوە بڕۆخێ دواتریش کە جمهوری ئیسلامی خەڵکە هاتن بە قەڵاندۆشکان ئێمەیانە برد لە زیندان بەر ببووین سوخەنڕانی بۆ خەڵکی نەمەش هیچمان نازانی جوانێک تازایەتین دەست و پامانە لەرزی بەڵام هەر قسەمانە کردووانە ئێمە ناسرااو بووین نەتەنها ئێمە کوڕە خۆشکەزا و خۆشکەزا زازا و نازانم ئەوەی خزمی دووریشە دواتر کەوتنە بەر زەربی کۆماری ئیسلامی ئێمە نەمانەتوانی لە شارع بمێنین ئەوە یەک وەختێکیش هاتین یا ئەبوایە لە شارە بمایەتیتەوە یا بواە لە هاتایەتیتە شار یا بواەتیتە پێشمەرگە و لە پێشمەرگایەتیشە معلوم بوو ئەبوایە چەکێکت پێ بواایەوەوانە بەڵام من عمدەتەن لە بەشی سیاسیە بووم لە بەشی تەبلیغاتە بووم من سوخەنڕانیم بۆ خەڵکە کرد لە دێهاتە ئەو وەختە ئەو ئانە بڕێ لەو شانە نەهێنیانە بۆ دەورەیەک شانەکان دروستکەیتوانە دواتریش لە ڕادوێ کۆمەڵە و لە نەشریەی پەیامی ئەو دەورە کە دەرەهاتوانە بەڵام ئەساسەن من لە بەشی تەبلیغاتە بووم هەرچەند پێشمەرگە بووین من لە بەشی نظامیان نەبووم کاری من کارێکی تر بووانە ئەوەیە کە هین ناچار بوویت یعنی تۆ انتخابێکت نەبوو ئەگەر من بە خۆم ببوایە بە خۆم ببوایە پێم خۆش بوو لە شارە بمێنەوە لە شار کارەکان بکەم بەڵام وەزیەتەکە وا نەبوو ڕاست باسی بە دوور نەکەوینەوە باسی هاوڕێی گیانبەخت بوو کاگەلی خاچیت کرد پێم خۆشە لە رابطە لەگەڵ کەسایەتی و چۆنیەتی گیانبەختکردنی داگەشتێ عەلی 5 ساڵ لە من چکۆلەتر بوو بێ حەد خوێن شیرین و قسە خۆش بوو زۆر زۆر دڵسۆز بوو معلیمی دێهات بوو ئەویش ئەو ئانەوتم ڕسم بوو هەم خۆی و هەم هاوسەری ئەو دەمەی کە ئەوێتە مەسئولی سیاسی ئەوەڵین دەسەی پێشمەرگەی ژنی کۆمەڵەیش فەوزیەی دانشوەر هاوڕە فەوزیەی دانشوەر بە خۆشیەوە زیینەوە ێستا لە شاری یۆتێبۆریە لە سوئێت سڵاوم هەیە هەر لێرەوە بۆیانوانە ئەو وەختە ئەو دەسەی هەوڵی پێشمەرگە ئەوەش بڵێم خۆشکەزایەکی تری منیشی تیا بوو من خانەوادەمان چەند کەسێکیان لە ناو کۆمەڵا بوونوانە شەید عەلی فەوق العادە قسە خۆش بوو دڵسۆز بوو کۆڵەکەی ماڵ بوو لە خۆشی و لە ڕاگرتن و ئەوانە عەرزم کردن تەشکیلاتی مەخفی کۆمەڵە بوو ئەویش پێشتر لەگەڵ پێکار بوو دوای هاتە ناو کۆمەڵە لە سەقز کاریە کرد و دواتریش لە هێن لە مەهاباد من یەک بیرەوەریم پێخۆشە باسکەم ئەو تەشکیلاتی نەهێنی بوو یارمەتی پێشمەرگەی کۆمەڵەیەدا ئێمە جارێک چوینەوە بۆ ناوشار قەرار وا بۆ منیش لە بڵۆنگەی شارەوە لە مزگەوتەکانەوە بڕێ قسە و شت کەم وانە سەریاندا پۆشا بوو ئەو چەند کەسەی کە پێشمەرگەیان بە نەهێنی ئەبرد و شەو لە ناو شارە بمێنەوەوانە ئاوا هاتە پاڵمۆ
خۆ من نەمەزانی کێ سەریاندا پۆشە بوو دەستمی گرت وتی ئەو شتەی کە خۆشە بۆم داناویت ئەوە پێم خۆش بوو بیگرمە باوەش بەڵام ناکرا ئەو کارەکەی ئاشکرا بووانە دواتریش دواتریش هاتە ناو پێشمەرگەکان و بووە مەسئولی پەل و بەداخەوە لە ئالانی سەر لەش بریندار بوو ئیتر لە ڕێگەیە کە بیبن بۆ دوکتور گیانی لە دەساتوانە و ئێسێش قەبرەکەی لە ماوەتە ببورن خاش دەکەم هیوادارم کە ئێوە خۆش بن و یادی هاڕوعلیش حتمەن بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە ببوورەکە شاید بۆ بیرەوەری ناڕەحەتم کردی ماوەی حدودەن 10 ساڵێک پێشمەرگایەتی دەکەیت وەک پێشمەرگە حوزورت هەیە دیارەگەر بمپرسی با بیرەوەری ناخۆشت لەو دەورانە چیە حتمەن یەکێک لە ناخۆشترین بیرەوەریەکان هەر ئەو باسە بوو کە ئێستا باسی گیانبەختکردنی هاوڕێ عەلیت کرد بەڵام ئەگەر وەکو بیرەوەری خۆش یا وەکو پێناسەیەک لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەک تایبەتمەندیەکانی باس بکەیت چت هەیە لەو بابەتەوە لە تووری ئەو 10 ساڵدا ئەگەر وەکو پرسیارێک باسی بکەیت وەڵام من ئەو دەورانەی کە لە ناو خەڵکا بووین دوای دەورێک ئەو مەسلەی ژغاڵی نظامی پێشات و وردەوردە پێشمەرگە هاتە دەرەوە و ناچار بوو پاشەکشێکە و ڕێکش حتا بێ بۆ باشووری کوردستان وانە و یا بە شێوەی واحد های چکۆلە و یا تەمەرکۆزایی گەورە هات و چووکەوانە ئەو دەورەی کە لە ناو خەڵکا بووین بەڕاستی دەورەیەکی خۆش بوو کاکەریم ئێمە لە خەڵک و فێرە بووین ئەو نێش کە بوومان خەڵکمان فێرە کرد کۆمەڵە هێزێک بوو بە شێوەی ڕۆژانە خۆی تەسێحە کرد ئەگەر ئیشتباهەکەشی کردایە یعنی ئەگەر لە باری سیاسی و تئۆریک و مەسەلەن شتەیەکی بووتایە هینیە کرد با من یەک نمونەت پێ بڵم لە بەرنمەیەکی تریشا باسم کردووەوانە من لە دەیەک سخۆنڕانیمە کرد بۆ خەڵک باسی ئەوەم کرد کە بەیاننامەی خەڵکی زەحمەتکێشی کوردستان ێژێ ئەگەر ژن و پیا و پێکەوە جیا بنەوە ئەو میرات و ئەو شتانەی کە هەیە بێ کۆنە سەروەتە تەقسیمەکرێت ئەوان ئاوایان نازانی بەموڵیکن کابرایە کات بە منی وتی لە سخەنانەکە دەستی بەردۆ کردوتی کافلان کەس من ئەو ڕۆژن ئێرم دەبزنم هەیە مانگێکی تریش جیابمەوە کوا ڕەوایە من پەنجی بم بە ژنەکەم ئەو هەرێکی بوو بێژێ سەروەتێک ئەبێ تەقسیم کرێ حاصلی کاری مشترک بێت بەڵام ئاوای فرمولە ناکرد ئێمە تەلەفۆنمان کرد بێسیمان بوتمان لەسەر ئەمە ئاواڵێن تیان جارێ باسی مەکەن یعنی کۆمەڵە لە تەریقی خەڵکەوە بە پێی ارتباتێکی نزیک کە لەگەڵ خەڵک بووی ئەیتوانی ئیشتباهاتی خۆی تەسیحکا وەکو هەر هێزێکی سیاسی ئیشتباهی بوو بەڵام شتە باشەکانی ئەو نەزۆر بوو ئەگەر بتخاستایەتە ناو ترازوو لەگەڵ سەهو و ئیشتباکانی ئەم ئالێرا بوو ئەو لەوێ بوو و خەڵکیش ئینساپیان بوو ئەیانزانی مەسەلەن ئەگە پێشمەرگەیەک ئەو ڕۆهات بۆ پێشمەرگایەتی جەوان بوو کە مەزمون بوو ئیشتباهێکی ئەکرد لی حاڵیە بوو مەسەن من لە دەیە بووم گلەیان لە پێشمەرگە کردە یا شکایەتیان لە پێشمەرگە کردە من خەڵکەکەم چون ئەناسی وتم کا فلان کەس سۆفی فلان کەس دەروێش فلان کەس حاجی فلان کەس تۆ مەگەر لەگەڵ مناڵەکەی خۆت کێشەت نییە ئەی تۆ بۆ دروست نابێەوەوانە خۆ کۆمەڵە کارخانەی نییە تۆ لەم لاوە جوانێک بنێری لە مانگێکە بۆت کاتە ئنشتین ناکرێت ئەو شتە وڵەتێکمان پێ بە ئەیاندا بە ملی خۆیانە بە ئێستا ئەشەدو بیللا وایە یعنی ئەو دەورەی کە ئێمە لەگەڵ خەڵک کارمانە کردووانە فەداکاری خەڵک باشی خەڵک دڵسۆزی خەڵک دێبوو نەتتوانی دەماچەیەکی تیابشاری تۆ برینداریان بۆ شاردیتەوە نەچەندانە نانیان بۆ هێنای دەرمانیان بۆ هێنای برینداریان هاتوچوو پێ کردی بە خۆیانەوە بە وڵاخیانەوە بە هەموو ئەوانە لەو من خەڵکم دیوە کاکەریم لە تەواوی ساڵە 1 کیلۆ هەنگوینی زیاتر نەبووە ئەو کیلۆ هەنگوینەی بە ماڵ و مناڵەکەی خۆی بە مناڵژن و مناڵەکەی خۆی نادا دایەنا لەگەڵ پێشمەرگە بیخواوەوانە سوختی نەبوو ئەو ئانە شەکەر گران بوو مەحاسرەی اقتصادی بوو بۆ دێهات و ئەوانە یعنی واقعا لە دەمی خۆیانی ئەن ئەگرتەوە بۆ خەڵک یعنی من ئەگەر خاتراتی ئەو دەورە خاتراتی خۆش خاتراتی ناو خەڵک
لەو پوڵەکەمە کرێکارێکی مەهاجر کە ئەچوو بۆ تاران ئاهاتەوە یا فەلایە یا شوانێ یا خۆشنشینێ یا جوودبەنەیەکی هەژار و فەقیر نازانی چیانە کرد لە ڕانندەوە لە جووتیارەوە لە مەعلیمەوە تەنانەت لە مەلاکانی کوردستانەوە بەشێکی زۆری مەلا واقعان یارمەتی ئێمەیانە داوانە ئەوە نەبوو بڵێن ئەوان خۆیان زانی کۆمەڵە حزبێکی سکولار و چەپ و باوەڕی بە مەسەب نییە بەڵام مەسەلەکە ئەوە نەبوو ئەو مەسەلە کەیسە سیاسیە لە ڕابطە لەگەڵ مەسەلەی خەڵکی کوردستانە بوو ئەو نە گەورە بوو ئەو نەڕەوا بوو ئەو نەقابلی قبول بوو بۆ خەڵک و ئەم خەڵکەش کە هاتبوون لە مری خۆ نەهاتبوون کۆمەڵە توانی هەموو ژن و بەشێکی هەرە زۆری ژن و پیاوانی باش و جێگەی بڕوای شارەکان و دێهاتی کوردستان لە دەورخۆی کۆکاتەوە یعنی وەختی تۆ ئەچوویتە ناو خەڵکەکە ئەیانزانی کوڕی کێیت ئەیانزانی کچی کێیت ئەیانزانی لەکوێ کارت کردە ئەیانزانی چیت کردووە ئەمە بەشێکی زۆری هەر معلیمەکانی ئەو دێهاتانە بوون دەبیری شارەکان بوون ناسراوی خەڵکەکە بوو کاسبکارێکی جێی بڕوا بوو تەنانەت مەلایەکی جێی بڕوا بوو ئێمە مەلاشمان تێهات بوو یعنی خەڵک بۆ کۆمەڵە من لەو باوەڕەدام بەبێ خەڵک کۆمەڵە یەک مانگ نەیەتوانی دەوام بێرە هیچ حزبێکی سیاسی نەیەتوانی بەڵام ئەوان بوونە خەبەریان بۆ هێناین پێش لەوەی هێرشکن شتیان بۆ ڕاگوێزینەوە پوڵیان پێداین نانیان پێداین ینی بەبێ هاوکاری خەڵک خەبەرنامەیان هێنا کاریان ئەکرد شتە نهێنیەکانیان بۆ ئەمبارە و بارەکردین خۆشیان ئەکەوتنە خەتەرەوە ئەوە نەبوو هەر بڵێ پارەی گیرفانیانەدەن بەمەیانی مینە برینداری کۆمەڵەیان ڕەدەکرد لەو مەرزانەوە کە تەنرا بوو بە مین بە خۆیان و بە هێسریانەوە بریندارەکانیان یا مەسەلەن بڵێن ژنێکی دووگیان حاملە یا نەخۆشێکیان ئەمبار و ئەوبارە کرد ئێمە بە سەدان جاریش خەڵکمان بریندارمان لە دێهاتێک کە پایگای دەوڵەتی تیابووە شاردووەتەوە بەبێ هاوکاری ئەوان چۆن نەوتوانی کاری وا بکەین حتمەن وایە بەڕێستان لەگەڵ بیرەوەریانی کە لە دۆرانی پێشبڕکێتی هەتا بەڵام بەشی زۆری چالاکیەکانن لە بەش ڕاگەاندندا بووە بە تایبەت ئەو سەردەم ڕادیۆ کۆمەڵە کە تەنیا دەنجێک بوو دەگەیشتە ناو خەڵک و مخاتب ئەگەر باسی تەسیراتی ئەو دەیمە ڕادیۆ کۆمەڵە بکە ڕادیۆ کۆمەڵە چۆن کاری دەکرد و تەسیراتیشی چ مۆقعیت و جێگا و شوێنێکی بڕوای من وەکو تاقیقێک بڵێ تاقیقێکی مەیدانی کراوێت کە ئێمە چەند کەس ئەی بیست چۆن ئەی بیست و ئەوانە ئێمە ئەوەمان نییە بەڵام ئەو دەورە ئیمکاناتێک ئێمە بوومان لەو هەلوو مەرجە ناخۆشە لە ژێر بۆمبارانی شیمیاییە من لە بۆمبارانی شیمیایی بۆ تێبووم کە ڕادیۆ کۆمەڵی تیا بوو ئەوانە لە ژێر بۆمبارانی شیمیاییە لە تۆ بارانەکانی مالومە ئێمە یەک ڕۆژ ڕادیۆ کۆمەڵە قەت نەبوو بەرنامەکانی وانە ئێمە بەرنامەمان بوو بۆ سەرباز ئێمە بەرنامەمان بوو بۆ ژنان بۆ پیران بۆ کرێکاران بۆ بنەماڵەی شەهید بۆ مەسایلی علمی لە دەرسای مارکسیزمەوە بیگرێت تا مەسایل ئێمە لێکدانەوە وتەی ڕۆژ و ئەنواعیشتمان بوو واحدێکی تەبلیغمان بوو کە من لەو بەشا بووموانە کۆ بووینەوە سریە کادری زۆر باشی کۆمەڵە ئەو دەورە کە بەرنامەی هەفتەی داهاتوو دیاری بکەین چ شتێک بوو ئەگەر مەسلەی گەڕەکەکان بوو مەسیلەی حاشیەی شارەکان بوو مەسلەی کرێکار بوو کرێکاری مەهاجر بوو کارگەری کوورەخانە بوو لەسەر ئەوانە مەطلبمان تەهیا کرد ئەو دەوڵەت ئەیزانی کە چ کارگەریەکی هەیە پارازیتێکی زۆر یەخستە سەری بەو پارازیتەیشەوە ئێمە دەنگی خۆمانمان بە خەڵکە گەیان ئێمە لە شەرایەتێک کارمانە کرد سێ چوار شەڕ لە منتەقا بوو یەکێتی و پارتی شەڕیان بوو ئێران و عێراق شەڕیان بوو بەداخەوە ئێمە و دموکراتیش بینێ شەڕمان بوو لە مەیانی دووسێ شەڕا لە ناوچەکە ئێمە ئەو کارانەی کە ئەبێ لە ڕابطە لەگەڵ خەڵکا بیکەین بەڵام نقطە قووەتی ئێمە ئەوە بوو ئێمە مەسەلەن تەشکیلاتی نەهێنی یا پێشمەرگە لە واحدەکانی چ مەخفی چ عەلەنی وانە کاریانە کرد بێسیمیان بوو ئەو ڕۆژتەیەک لە سنە ئەگوزەرا من لە خەبەر و گزارشا بووم مەسەلەن بە بێسیم قسەمان لەگەڵە کردنەمان و جەریانەکە چییە ئەو ئانە وەکو ئێستا سوسیال میدیایەک نەبوو ئینتەرنێت نەبوو تەلەیفۆن نەبوو هیچێک لەوانە نەبوو ئێمە ئەمانتوانی خەبەرەکان بڵاوکەینەوە کۆمەڵە
بەهۆی ئەوە رادیۆ کۆمەڵە و رادیۆ حزب نزیکەی زیاتر لە 100 کادری زۆر باش کاری بۆ کرد لە بەشە جۆرا و جۆرەکانیاوانە بە دڵسۆزیەوە یەک تەشکیلاتیش کاری بۆ کرد واتوانم بڵێم بەشێ لە جۆنبشیش کاری بۆ کرد شتی بۆ هێنا توانی دەورێکی ببێ کە مێژووی کوردستان بنووسیتەوە و بە تایبەت مێژووی ڕاگەیاندن ئەو رادیۆی شاخ کە بە پارازیتەوە بڵاوە بووەوە جێگەی تایبەتیە بێ. ئەگە بڵم بەڕستان دەوری خۆتان بە شێوەی مشەخص لە رادیۆ چ بوو چیتان کرد؟ ئەمن لە خەبەر و گزارشە کارمە کرد گزارشەکانم تەنزیمە کرد و خەبەروشتم بڵاوە کردەوە تەحلیلم ئەنووسیەوەوانە لە واحدی تەبلیغیشا بووم ئەو واحدی تەبلیغ سیاسەتەکانی تەبلیغی رادیۆی بۆ دەورەکە دیاریە کرد مەوزوعەکان بڵاوە بووە جایسە گەڕەکێکی فەقیر نشین بێ وتارم ئەنووسی. زۆر باش. پێم وایە لەو خۆناغا تێپەڕ بین چون کاتێکەمان زۆر زۆری نەماوە بەڵام دیارە بێگومان باسی ئەو خۆناغانە بە وردیەگە بکرێت زەمان زۆر دەبا زۆری پێویستە هیوادارین بتوانین حەقی خۆی پێ بدەین بە هەموو خۆناغانە بەڵام بە شێوەی زۆر گوزەرات تێپەڕ دەبین. دوای ئەوەی کە تەسمیم دەگری بچی بۆ دەرەوەی وڵات ناپرسم بۆ چون دیارە زۆرێک لە میوانەکانم حتمما باسی ئەو خۆناغەوە سەردەمایان کردووە هۆکاری چوونە دەرەوەیان. پێم خۆشە شرایەتی ژیانی خۆت لە دەرەوەی وڵات و چ کارایەت کردووە من تۆمەکو هەڵسڕاوێکی سیاسی ناوبەر دواتر حتمما پرسیاری دیکە لێ دەکەم بەڵام بە شێوەیەکی گشتی من ئەوەڵ چوومە سوئێت پاسپۆرت من وتم 10 ساڵ پێشمەرگەی کۆمەڵە بووم خۆم هیلاک بووم واقعا هیچ نەقد و انتقادێکیشم لە کۆمەڵە نەبوو وەک کەسێ ڕەنگە بڕێت تێبینیم بوو بێ کۆمەڵم خۆشەرێک بوو هەموو تولی ژیانمەوەوانە نامەیەکم بۆ بەڕێز کاکسە ئیبراهیم نووسی وتم من هیلاکم ئستعفام قبوڵی نەکرد ئێستاش نامەکەم هەیەوەوانە چون من خانەوادەم دەوڵەمەند نەبوون فەقیر باوکم ئەمباردارێکی شارەداری بوو هیچ پوڵم نەبووەوانە چەند حزبێک کۆمەکیان کرد کە پاسپۆرتی کەن و جعلیکەن وەکو چریک و ئەشرف و ڕەنجبەران کۆمەڵەیش لەو کاکسە ئیبراهیم لەو کاعومەری خان بەڕێز کاک عومەر قسەی کرد پوڵی سەفەرەکەیان پێدام من لە بەغاوە چوون بۆ پاریس لە پاریس زانیان تەقەلوبیە ئەترسان بمنێرنەوە بۆ عێراق و وەزعیەتم چی لێبێ بەرحاڵ چوون بۆ سوئێت 14 مانگ لە سوئێت بووم دوای چوومە لەندەن چوون بڕێکم خوێند جامعەشناسیم خوێند تەواوم نەکرد چوون دەورەیەکی فۆق لیسانس بۆ حقوقی بین الملل و مەهاجرەتم خوێند ئەویشم تەواو نەکرد چوون بووم پیتزایەکم دانا بێت قسەی خۆشیشکەم با هەمووی جددی نەبێ ئەوانە من ئەو ئانە باوکم لە خۆشکەکەمی پرسی و توی ئەوە چییە کە وتم پی بێژە نێزانی پیتزا چییە وتم بێژە بووەتە هەویرشێل لە لەندەن وتە بووی پی کە پێم وا بوو ئەوێتە جەڕاحی قەلب زیرەکە بەڵام ئەگەر هەر هەوێرشێلی بۆ لە سەقز نەماوە دوای ئەو ماوە کارم کرد 3 مناڵم هەیە دوونەوەم هەیە ئەوەختە علاقەم بە نووسین و بە ئەدەبیات وانە بوو 3 کتێبم بڵاو کردەوە لەگەڵ 2 کتێبی ئینگلیسیش هاوکاریم کرد بۆ چاپیان نووسەرانی پەنابەر بە ئینگلیسی و شعری سەردەمی کوردی وڵا ئەوەت ئاوا لێ دەپرسم دیارە پێم خۆش بوو ئەوەت ئاوا بەوردی باسکە بەڵام کتێبەکانت 4 کتێب بڵاو دەبێتەوە پێم خۆش بزانم کتێبەکانت دیارە لە دەرەوەش کە من نەکردەوە ڕاستی بە ئەندازی سەردەمی پێشمەرگایەتی و شاید چالاکانە تریش زاهر بووی ئەو کتێبانەی کە بڵاو بوونەوە بە چاپ گەیشتون کتێبی خۆتن بۆ خۆت نووسیتن من ئەوەڵین کتێبی شعر بە ئەدەبیات علاقەم بوو ئەوانە ئەوەڵین کتێبی شعرم مجموعە شعرێ بوو کە بریا چاپم نەکردایە دوای پەشیمانەوە بووم وانە بە فارسی بوو خابی سەبزی بەهاران دوایی شعری کوردیم کردە فارسی شعری شاعرانی سەردەم بە ناوی ئاوازهای کوهی ئەوە لە لەندەن چاپ بوو ئەو دانەی تر لە ئاڵمان چاپ بوو دوای کتێوی نانومە هەر مەجموعە شعرێ بوو ئەوم چاپ کرد شعری سەردەمی کوردی بە ئینگلیسی لەگەڵ جەمعێکە من کارم کرد بۆ ئەوە کورتە هینێک دەراتوانە لەگەڵ خانمێکی نووسەری ئینگلیسیش هاوکاریم کرد بۆ نووسەرانی پەنابەر کە خۆشم نووسراوەم تیا هەیەوەوانە بەڵام بەهۆیەوە هەر علاقەم بە ڕاگەیاندن و ئەوانە بوو جیا لەوەی کە ئەبووایە هەم خۆم بژێن و خانەوادەم و هەم من بەهۆی ئێمەوە خانەوادەمان زۆر کەوتە ژێر فشارەوە
هەمویانیان لە کار ئەخراج کرد هەر هەموو ئەوەی کە بە دەوروبەری ئێمەوە بوونە ماڵی ئێمەوەوانە ناچار بووم کومەکی ئەوانیش بکەمەوەوانە بۆ ماوەیەک کەمترم توانیوانە حاڵە بێکارکەیت و زەندگیەکەت بسوڕێتەوە دواتر کەوتمە دوای ئەو مێژووی زارەکی چەپ لە کوردستان پرۆژەی مێژووی زارەکی چەپ لە کوردستان شار بە شار و وڵات بە وڵات و کشوەر بە کشوەر چووم بۆ دواتریش بووە رادیۆ دیالۆگ لەگەڵ ئەدێ لە ڕفێقەکانە پێکۆ کردمان کە زۆر سپاسی هەموو لایەکیانەکەم بەبێ ئەوانەوە کارە دوو پرۆژە ناچووە پێشێ هەمووشیان خۆبەخشکاریان کرد هیچ کەسێک پارە و ئەوانەی وەرنەگرت بەدڵسۆزی و زۆریان زەحمەت کێشە بۆی هین لەگەڵ نزیکەی 150-160 کەسێک لە نووسەر و شاعر و ئەدیب و ئاکادمیست و ئەوانە لەسەر مۆزوعای جۆرا و جۆر قسەم کرد یعنی مەسلەی ڕاگەیاندن هەمیشە بەشێک لە لەگەڵ نەشری پەیامیش هاوکار بووی دەکرێت باسیەوە بە کورتی بکەی شێوەی هاوکاریەکەت چێ بوو بەڵام پێم خۆشە ئەو رادیۆ دیالۆگ کەمێ زیاتری باس بکەی بەڕاستی پێم چون رادیۆ دیالۆگ ڕسانەیەک یا ئامرازێکی زۆر تاسیگوزار و سەرکەوتوو بووە نەزەری من هەرچەند مدە زمانەکەی توولانی نەبووە ماوەیە کە من دەبینم وەقفەی تێکەوتووە پێم خۆشە هۆکاری ڕاوەستانەکەی بزانم بەڵام لەو مدەتێکی کاری کرد ئەوە ڕوانگەی منە من وەکو ئەرزیابی پێم وا بوو کاری سەرکەوتوانەی کرد ئەگەر بۆ خۆت وەکو تێبینی وەکو هەڵسەنگاندن هەڵسەکانی بۆ بکەی چەندە سەرکەوتووە ئەو هەدەفەی کە بووی ئایا بەڕاستی پێکای یان زۆر سپاس دەکەم رادیۆ دیالۆگ ئەمن لەگەڵ ئەو خەڵکانە کە قسەمە کرد مێژووی زارەکی چەپ لە کوردستان نبوو کەسایەتیەکی ناسرااو بوون کاریان کرده بوو جێپەنجەیان دیار بوو ئەوانە بەڵام هەر ڕاجە بە ڕابردوو نەبوو بۆ ئێسە و بۆ داهاتوویش زۆر قسەیان بوو خەڵکەیان وت باشە و خەڵکانی تۆ ئەیان بینی تۆ قسەیان لەگەڵەکەی هەر ڕابردوو نییە بۆ ئەمڕۆژ قسەیان هەیە و عدەیەکیش یا چەپ نەبوون یا لە جنبشی چەپان نەبوون ساحب نەزەرن ساحب قسەن و ئەوانە ئیتر ئێمە بڕیارماندا کە بیگۆڕین بیکەینە رادیۆ دیالۆگ کە بە ئیمکاناتێکی زۆر کەمەوە بە دڵسۆزی و هاوکاری چەند ڕفێقێکەوە کە زۆریان سپاسەکەم وانە ئێمە دەستمان پێکرد کۆناغایەکی جۆر بە جۆری بوو خەڵکمان ئەدۆزیۆ لە وڵاتای جۆرا و جۆر و قسەمان لەگەڵە کردنوانە و ئەوانش بڕوایان بوو بەرحاڵ خۆیان خەڵکیان معرفیە کرد چ لە ناوە چ لە دەرەوە چ ژنان چ پیاوانوانە ڕانەوەستاوە ماوەیەکیمان کرد مەسە هەر بەیانی کە ڕۆژی جمعەیە ئێمە وتوێژێکمان هەیە لەسەر ئەم مەسلەی هینی لۆزان و سەدومین ساڵی و ئەوانە بەڵام جاران هەفتەیی بڵاومانە کردەوە بۆ ماوەیەک بەرحاڵ پێویستمان بە بیرکردنەوەیەک بێ چی لەیەکەین چۆنی لەیەکەین چۆنی ئیدامە ئادەین چون ئێمە حەولماندا ئیمکاناتێکی ماڵی بۆ پەیاکەین بۆمان پەیان نەکرا تەنها توانیمان لە کولی ئەو دنیا 2000 دلارێکی بۆ بۆکەینەوە بە دلیلی مشکلاتی مادی و بە مەسائلی تەکنیکی من خۆم هیچی تەکنیکی نازانم پڕێک ڕاوەسا بەڵام هیوادارم هەر لە بەیانیەوە دەست بکاتەوە هیوادارم باسی کتێب و شێعرەکانت با بکەینەوە ئەو کتێبی شێعرەت کە بڵاوبووتە یا مەجموعە شێعرەت کۆمەڵە شێعرەت کە بڵاوبووتەوە بە چ ناوێک بڵاوبووتەوە لە بەردەستدایە لەدەستڕاست وەڵا هەیە بەڵام خۆم ئاگاهانە زۆرم بڵاو نەکردەوەوانە چون علاقەم زیاتر بە چیرۆکە چیرۆکی کوردی کورد ئەنووسم و ئەوانە بە تەمام ئەو چیرۆکانەی کە نووسیومە نزیکی سیدانەیەکە بتوانم لە مەجموعەیەکە لە فرسەتێکە بڵاوی کەمەوە عەرزم کردی ئەوەڵین دانەی خابی سەبزی بەهاران بود دوایەکەی ئاوازهای کوهی کە شێعری شاعرانی کوردە بە فارسی کراوە دوایی نان و ماه مەجموعە شێعرێکە ئەوانە بە فارسی بوو ئەو دوودانێشی بە ئینگلیسی بوو ئەو مەجموعە کورتە چیرۆکەیشم بە کوردی هەیە هیوادارم بتوانم کتێبەکانیان نەکراونە کوردی تا ئاستا بە کوردی نەخێر ئەو دوانەی ئینگلیسیە و ئۆسیانێشی ئەو دوانەی ئینگلیسی هی من نییە من هاوکاریان بووم یعنی خەڵکی تریشی تایەوە ئەمن هاوکاریم کردن بۆ چاپەکەیان جیاواز لە ئەوەی کە گەیاندت خەریکن بازم رادیۆ دیالۆگی دامە دەدەنەوە
وە جیاواز لەوەی کە خەریکی نووسینی کودە چیرۆک و شتەی کاری دیکە چت مەد نەزەرم چ پرۆژەیەک چ بەرنامەیەکت بۆ داهاتوو هەیەوە حەزەکەی چی پێ داهاتوودا زیاتر لەوەی کە کردوت والله چی ئەرزکەم هەروانیشە زۆرە کاکەویم ئەگەر فیلم بێەوەوانە مەجاڵ بێ پێم خۆشە مەسەلەن لەگەڵ تەلەڤیزیۆنێکی وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵە زیاتر هاوکاری کەم کە بینەر و بیسەری هەیە پێم خۆشە بتوانم بڕێک کاری ئەدەبی زیاتر بکەمەوەوانە و هیوادارم مەسەلەن بتوانین لەگەڵ کەسانێکە کە کاریان کردە و جێ پەنجەیان دیارە و توێژێکی زیاترکەین بە تایبەت ئێمە کەسانێکمان هەیە مەسەلەن ئێمە هاوشاریەکمان هەیە گەورەترین جایزەی فیزیکی کانادای بردووە ئەو کەسایەتیە بەناوبانگانە خەڵکی کورد بەو ئیمکاناتە کەمەوە هەیەی بەو شرایەتە سەختەوە کە هەیەی چ لە باری هونەرەوە چ لە باری ئەدەبیاتەوە چ لە باری شعرەوە چ لە باری موزیکەوە چ لە باری هەموو شتێکەوە پێشکەوتوویەکی هەیە ئەمەسە وڵاتێکی وەکو عەرەبستان مەسەن بۆ نمونە ئاڵێم بە ملیارد لە ڕۆژە مەسەلەن ڕەنگە دەرامەدی بێ هیچ کەسێ دوو نووسەریەوێ ناسێ دوو هونەرمەندیەوێ ناسێ دوو سینماکاریەوێ ناسێ کوردستان بەو هەموو ئیمکاناتە مەحدودەوە بەو ئێستبدادی چوار وڵاتەوە بەو ترۆرە کە هەموو ڕۆژەکەیە خەڵکە کوژنوانە ئێمە ئێستادادایەکی زۆر گەورەمان هەیە ئەمانە بە خەڵک بناسێنین وە فەزایەک بێ ئەمانە بێن قسەکانیان کەن خۆیان مەترحکەن و ئەوانە ئەمن بۆ خۆم یەکێک لە کارەکان کەم خۆشە بیکەمەوەوانە دۆزینەوەی ئەو کەسانن وەکو ێژێ دەنگی بێدەنگان کار ئەکات لە خەڵوەتی خۆیە مجەسەمە سازێکی زۆر باشە داستان نوویسێکی زۆر باشە من ئەلان داستانم خوێندووەتەوە هی نووسەر هیچ شتێکی چاپ نەکردە ئێستا بەڕام بەڕاستیەوە لێرە لەم کوردستانی عێراقیژن ئەعجابە بێپی یعنی پێم سەیرە نووسەرێک کە هێشتا داستانی بڵاو نەکردووە داستانی وا چاکی هەیە ئەمە تەشویقم کردووە زۆر جار وتمە ڕفێقی نزیکی خۆمە بۆ بڵاوی ناکەیتەوە ئێمە بتوانین بە جۆرێک ئەو شتانەی کە هەیە بە خەڵکی بڵاوکەینەوە نەتەنها بە کورد زوان یا بە فارسی زوان هەڵگەڕێتەوە سەر ئینگلیسی بە دنیای خارج لە خۆشمان و لە عینی حاڵات تەجروبەی ئەمانش بخەینە اختیاری ئەو هەموو جوانە با ئێستعدادە کە هەیە ئەو هەموو کەسەکە ئەتوانێت کارکە زۆر ڕاستە بێگومان کاریی زۆر بەئەرزش دەبێت من پرسیاریش تایبەتم نەماوە ئەگەر وەک دواوتە ڕوو بە بینەرانی تەلەڤیزیۆن شتێکت ماوە من ئیشارەم پێ نەکردووە لازمە بێڵێ فەرموو وەڵا من سپاستانەکەم هیوام سڵامەتی و پیرۆزیتانە من ژیانی من بە نوعێک لە کۆمەڵا بووە من دوای 10 ساڵ لە کۆمەڵە ئستعفامدا و ڕۆیشتم دوای پێشمەرگایەتی بەڵام یەک تاقە ڕۆژیشی بێ کۆمەڵە نەبووە و تا بیژمرم هەروە بێ نەتەنها من ئەسە خانەوادەکەمان وای لێ هات یعنی ئەلان مەسەلەن وەختی تۆ تماشایەکەی و نەتەنها منی نەوعی من بە سەدان کەس واقعان ئەناسم لەگەڵ کۆمەڵە نین وەکو تەشکیلاتی بەڵام جزوی ئەو فەرهەنگان جزوی ئەو کۆمەڵگان و من هیوادارم ئێمە جارێکی تر شاهدی کۆمەڵەیەکی قەوی کۆمەڵایەتی و مؤثر لە کۆمەلگای کوردستان هابین خەڵکی کوردستان بە کۆمەڵە پێویستی هەیە بەو هیوایە و بە هیوایی تەندروستی و تەمەندرێژی بۆ بەڕێزیشتان زۆر سپاس لە بەشداریت بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ محەممەدی خاچی بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە ئاڵقەی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەر شاد و بەختەوەربژین لامري بيردا جدالادي امي قومتني لامادي لامري بيردا جدالادي امي قومتني لامادي لو دنيا يجيني بوخجارة وداناني قوم الغيبتن لو دنيا يجيني بوخجارة
نواکه هر بروزی سرکوتی نگه آلای سوری شورش مناکه هر بروزی سرکوتی نگه رقابات من چنده سخت و دور بات و دور من کلقی امرگون رسیل نمانات دو دنیای چینه بو هجاره دو دنانی کومل غیبتن دو دنیای چینه بو هجاره دو دنانی کومل غیبتن راجی زداری لریش دردینی دوی آزادی گل منتنی راجی زداری لریش دردینی دوی آزادی گل منتنی کاراباری چینی کیره کارا کاروی نامی رگی که کشا کاراباری چینی کیره کارا کاروی نامی رگی که کشا آلای سوری شورش مناکه هر بروزی سرکوتی نگه آلای سوری شورش مناکه هر بروزی سرکوتی نگه رقابات من چنده سخت و دور بات و دور من کلپی آگرگه رقابات من چنده سخت و دور بات و دور من کلپی آگرگه لامره پیرازه حاجی زناده ای میکوم دلی غمده لامره پیرازه